ئەم کتێبێک کە لە بەردەستماندا زۆر گرنگە لە مێژووی بواری سەربازی لە هەرێمی کوردستان بەتایبەتی ئەمە یەکێکی ترە لەو دەستکەوتانی کە یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بە خاوەنی دەزانێت. من باس ناکەم چێ بیرۆکەی ئەم کۆلێژی جاران ئەو کولی قەڵاچۆڵان بەڵام کۆلێژی قەڵاچۆلانە بۆ سەربازیە دیارە ئەم کتێبە مێژوویەکە لە گێڕانەوەیەکی دۆکومنتی و بەڵگەیی سەرجەم ئەو کۆلێژە ئیتر بە عەقید و ڕاید و ملازم و یەکەکانیانەوە و ساڵانەش بۆ نمونە چەندین بەش لەم کۆلێژەدا دەرەچێت. زۆر بەڕێز فاروق حەسەن کە بەڕێزیان فەرماندەی لیوان ئەمید فاروق حەسەن لە ستۆدیۆ ئامادەیە کە خاوەنی ئەم کتێبەیە باسە ناوەڕۆکەکەیەکەین باس لە مێژووی دامەزرانی کۆلێژی قەڵاچۆلان دەکەین چێ دامەزرێنەوە بیرۆکەی دامەزرێنەری بووە گرنگی ئەم کۆلێژە لە چیدایە باسی هەندێک چیرێکی وێنەش دەکەین کە لەنێو ئەم کتێبەدا هەیە بۆ ئێوەی دەگەڕینەوە زۆر بەخێر بێ کاک فاروق بەخێر بێ سەر چاوان با بڵێن لە بابەتێکەوە دەست پێکەم کە لە باشی فارستەکان یان پێڕستەکانە بیرۆکی دامەزانی کۆلێژی عەسکەری قەڵاچۆلان بۆ کێ گەڕێتەوە؟ بەڵێ بیرۆکەی دامەزراندنی کولێ عەسکەری لە سەرەتا بۆ ئەوە ئەگەڕێتەوە کاتێک کە ساڵی 91 گەلی کورد ڕاپەڕینە مەزنەکەی دەست پێکێت ئەو بوو لە سەرەتای مانگی سێە ڕاپەڕین بوو لە تەواوی کوردستانە هەموو کوردستان ئازاد کرا لە بەرامبەر ئەمە سوپای عێراقی چەند جارێک هێرشی کردەوە بۆ سەر ناوچە ئازادکراوەکان زیاتر لە 4-5 کەڵک بەرکەوتن هەبوو لەگەڵ پێشمەرگە لەگەڵ سوپای عێراقە لەم کاتە ئێمە نەمانەتوانی لەگەڵ سوپای عێراقا ڕوبەڕوو بینەوە لەبەرەوەی ئەوان سوپایکی نظامی بوون و ئێمەش پێشمەرگە ئەو بیری بەڕێوەبردنی ناو شارە زۆر سەرکەوتوو نەبووینتیایە لەبەرەوە ئاڤاڵمان جەلال لەم کاتە بیرۆکەی دامەزراندنی کولێ عەسکەری و سوپایکی نظامی بەبیرداهات بۆ ئەوی کە بتوانین هێرشێک یان دژە هێرشێک بکەین بۆ سەر سوپای عێراقیوە بتوانین ناوچەکانی خۆمان بپارێزین بەڵێ بۆ ئەمە بیرۆکەی دامەزانی کولێ عەسکەری لە کۆتایی ساڵی 92 بزەبت لە 24 دوانزەی 91 ببوورە 91 بیرۆکەی دامەزانی کولێ عەسکەری درا. ئەم وێنەیە چیرۆکەکەی چییە؟ ئەم وێنەیە دوای ئەوەی کە لە 24 دوانزە بڕیار درا کە کولێ عەسکەری دامەزرێت لە 15 یەکە بارەگای لیوای بارەگای وەزارەتی بارەگای کولێ عەسکەری کرایەوە کە بارەگای کولێ عەسکەری کرایەوە یەکەم سەردانی هەڤاڵمان جەلال بۆ بارەگای کولێ عەسکەری ئەو وێنەیە یەکەم سەردانێتی و ئەوە سجلی زیاراتە کە هەڤاڵمان جەلال شتیان بۆ نووسێ بۆ بارەگای کولیە کە سەردانی کردوون لێرەدا دوو مەبەستی هەیە یەکەم وەکو دەستخۆشێک لە دەستەی دامەزرێنەر کە لە کاتێکی زۆر کەمە توانیان بارەگای کولیە و پێداویستەکە تەواوی پێداویستەکانی ئامادە بکەن دووهەم سەردانی هەڤاڵمان جەلال بۆ ئەم شوێنە واتای پشگیرێکی تەواوی هەڤاڵمان جەلالە بۆ سەرخستنی کولێ عەسکەری و بەرەو ڕۆشتنی هێزی پێشمەرگە بە سوپایکی نظامی زۆر باشە ئەو وێنەیەمان لەبەر ئەوەدانەوە زۆر باشە کاتە گرنگی کولێ عەسکەری بە شێوازێکی گشتی گرنگیەکەی خۆی لە چیا بینێتەوە گرنگی کولێ عەسکەری زیاتر لەوە ئێمە لە دوای ڕاپەڕین نە فەرماندەی ئەکادیمی نە پسپۆڕی سەربازی وامان نەبوو کە بتوانین ئیدارە و بەڕێوەبردننی سوپایەکی کوردی پێ بسپێنین لەبەرەوە کولێ عەسکەری دامەزران لە سەردەستی چەند هەڤاڵێکی زۆر خۆشەویست و ئازیز کە پێم خۆشە لێرە ناویان بەرم دەستەی دامەزرێنەر ئەمانن کە لە بەڵەکانەی بەردەستی مندایە بەڵێ یەکەم کاک خوا لێ خۆشبوو کاک جەبار فەرمان کە ئەو کاتە وەزیری پێشمەرگەش بوو لیوا کورد نەوشیوان لیوا حەمید لیوا سەردار لیوا جەمال لیوا عومەر لیوا فازل ئەمانە دەستەی دامەزرێنەر بوون کە شەو ڕۆژان خسۆتە سەر یەک بۆ ئەوەی کە بتوانن کولەیەکی عەسکەری و بارەگایەکی کولێ عەسکەری زۆر بە باشی لە کاتێکی کەمدا ئامادە بکەن و خوێندکار
پەیوەندی پێوە بکە. چەند خۆلی بەڕێ کردووە ئەم کۆلێژە؟ ئێمە لێرە هاتوین تەنها باسی سێ خولمان کردوە بە دڵنیاییەوە خولەکان بەردەوامن تا ئێستا لەبەرەوەی ئێمە کولی عسکەری دواتر لە ساڵی 94 پێم خۆشە ئەم خاڵە باس بکەم لەبەرەوەی کە ئەمە جەنابی مامجەلال لەسەر ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان کولی عسکەری دامەزراندووە و ئەو کۆمەڵە ئەفسەرانەی پێگەیاندووە دواتر لە ساڵی 94 وەکو هەدیەیەک هەدیە کرد بە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی لەسەر مڵکی یەکێتی لای بێت کردی بە هەدیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتە دەورەی 1 و 2 لە دەورەکە بوون لەو کاتەوە کە کولی عسکەری چۆتە سەر وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان مۆرکی یەکێتی پێوە نەماوە بووە بە مڵکی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستیش لەم خاڵە ئەوەیە کە هەڤاڵ مامجەلال بە پەرۆشەوە ویستوێتی سوپایەکی نیزامی نیشتیمانی بۆ کوردستان بەردەستە بکات. ئەمە خولی یەکەمە ئەوانە؟ ئەمە خولی یەکەمە ئەوە سەرەتای مانگی 12/91 کاتێک کە خوێندکارەکان ئەچن بۆی کەپشکنیان بۆ کرێ. باشە هیچ مەرج و پێوەرێک هەبوو بۆ ئەوەی کە خوێندکار بتوانێت لەو کولیە بەشداری بکات؟ بەڵێ بە دڵنیاییەوە مەرجەکان یەکەم ئەبێ دەرچی پۆلی شەشی ئامادەی بێ زانستی بێ یان وێژەیی دواتر هیچ شکاییەک لە جەستەیان نەبێ مەسەڵەن بۆ نمونە ئەمەلیاتێکی گەورە نیشتەرگەریەکی گەوری بۆ کرابێ ئەمانی نەبێ دواتر لە بنەماڵەیەکی کوتپەروەەر بێ هیچ ڕابردوویەکی خراپی نەبێ و لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ڕۆڵەکان هەتا ئێستا شەرم مەرجانێ بەڵێ بە دڵنیاییەوە کۆلێژی سەربازی ئەم مەرجانە بەردەوام هەروە بووە باشە هەرخۆلێکیش بە ناوی شەهیدێکی قارەمانەوە نامراوە هەرەما مەرجە ینی بۆ بە مەرج بۆ ناونانی شەهیدێک یان ئەمە مەرج نییە ئەمەش وەفایەکی هەڤاڵ مامجەلالە بۆ ئەو ئەفسەرانەی کە کاتی خۆلێجێشی عێراقیا بوون و پەیوەندیان بە هێزی پێشمەرگە و بە شۆڕشی کوردیەوە هەبووە لێرە خولی یەکی کولی عسکەری بە ناوی شەهید ملازم جوامێرەوەیە شەهید ملازم جوامێرێکە کە لەو ئەفسەرە زۆر چاونەترس و ئازانەی جێشی عێراقی کە پەیوەندی هەبووە بە هێزی پێشمەرگەوە لەو کاتە لە ناو هەڵۆی سوورە یەکێک بۆ لە ئەندامانی هەڵۆی سوور کە لە بەغداد دەستگیر کرا بەداخەوە دوای ئەوەی کە هەوڵی ڕزگارکردنی خۆشیدا دواتر گیرایە و خۆی و هەڤاڵەکانی لە سێدارەجان لە ساڵی 1970 یەک پرسیار کەم لەسەر ڕۆڵی هەڤاڵ مامجەلال لە برەودان و بەردەوام بە تەنگەوە هاتنی ئەم کۆلێژە لە پێداویستی لە ڕاهێنانی لۆجستی ڕۆڵی ئەو چی بوو زیاتر ینی دوای دروستبوونی کۆلێژەکەش دوای دروستبوونی هەڤاڵ مامجەلال بە دڵنیاییەوە ینی ئەرکێکی ئەمنە قورس بوو لەسەر حکوومەت کە نەئەتوانرا ئەو کرێ هەڤاڵ مامجەلال بەردەوام لە ڕووی مادی و معنەویەوە بەردەوام پشتگیریەکی تەواوی کولی عسکەری کردووە باشە لە هەموو ڕووەکانەوە. باشە ئەگەر کەسێک بێت بۆ کولی عسکەری لە کەسوکاریا کەسێک شەهید بوو بێ ئەمە هیچ پلێک وەرەگرێت یاخود هیچ بەرەپێشچوونێک لەو کەسەیە هەیە ئاسانکاری بۆ کەسانە لە مەرجەکانە ئیشارەتی پێدراوە 200 نمرەی لەسەرە 100 نمرەیان لەسەر بابەتی تەندروستی و توانای لەشە 100 نمرەیان لەسەر کەسی شەهید مەسەن بۆ نمونە کەسێک باوکی شەیدە برای شەیدە دایکی شەیدە ئەمانە پلەیەکن هەمووی دەستنیشان کراوە خاڵی لەسەرە مەسەن کەسی دەرەجەیەک 15 خاڵی لەسەرە کەسی دەرەجە 2 10 خاڵی لەسەرە دەرەجە 3 5 خاڵی لەسەرە ئەمە خاڵێک دواتر هەندێکن زیندانی سیاسی بوون بۆ نمونە زیندانی سیاسی بوو بەر بووە ئەمەش خاڵی لەسەرە 15 خاڵی لەسەرە تەمەن تا چەند تەمەن لە 18 بۆ 21 لە 18 ساڵ بۆ 21 ساڵ. باشە کۆلێژی ئەسکەری تەنها مەبەست لێی ڕۆنیزامیەکەی یان دیوێکی تریشی هەیە فەڕۆبا قسەی بکەین لە کوردەواری خۆمانیان و جاران بە کەسێکیانەوە دەیانەوە تا ئەسکەری و نەکردایەت دەستەواژەیەکیان بەکارهێنا کامەڵ نابووی لای ئێمە کۆلێژی ئەسکەری تەنها ڕۆنیزامێکەیەتی یان لە ڕۆپەروەردەیەکەشە ئێمە تەماشا بکات چونێتە کولی ئەسکەری ئێمە کەسێکی مەدەنی بووین بۆ نمونە هەر شێوازی ڕاوەستانمان
وەکو کەسێکی مەدەنی بووە بەڵام کە چوویتە کولێ عەسکەری یعنی ڕێک تۆ کەسێکی بەرگی مەدەنی عەقڵیەتی مەدەنی فڕێ ئەدرێتە دەرەوە عەقڵێتێکی عەسکەری لە مێشکتا چەسپە بێ باشە بۆ دەرەوە شواتە تەنها وە نیەک تەنها لە نێو کۆلێژەکەیە نا مەسەن سلوکی عەسکەری ئێمە چیمان هەیە أسس وتقاليد العسكرية يعني هاسوكوتي سربازي باشا هاسوكوتي سربازي أما كراسيكي تايبة أول شر كل دي ما بكل دي بلا 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 أم كراسية بعض هاسوكوتي أفسر أكاد كأبيت جواز بي لقال كسيكي مدنية لهمور وكانيو يعني بويا برسيارم كرزول جار أيام بينيت لدروش نازم ئەو دارت چیەکە لە ژێرسیانە و جانتایەکە و هەندێک جار هەندێک بۆ چوون دەوترێ ئەڵەن نابێت جانتاکە بەدەستێکی تر بێ بەدەستی چەپ بێ و ئەمە بەدەستی ڕاست بێ و بێریەکان ئەبێ لا نەدرێ و زۆر شت ئەوترێ ئەمانە وان یعنی لە دەرەوەش بەڵێ ئەمە تەڵەن ئەسا من بێریەکەم داناوە حاڵەتی تایبەتی هەیە مەسەڵەن ئەگەر لە شوێنێکا بووی سەقف سابت بوو ئەتوانی ئەگەر خۆت کەسی یەکەم بووی ئەتوانی یەکسەر بێریەکەت دابی ئەگەر کەسی دووەم بووی یان کەسی سێم ئەگەر یەکەم کەس دایگێت و فەرمووی لێکردی لای بێ ئەگەر لە سارا بووی کە سەقف متحرکەکە سارەکە ئەڕوات بێرەکەت ئەبێ لە سەلام بەنسبەتی ئەساوە ئەسا ئەمە تەکمیلی قیافەیە باشە ئەم ئەسایە ئەسای تەبەختوری پێوترێ چەند جوڵەیەکی تایبەتی هەیە چۆن لەژێر تحت الأبطة چۆن لەژێر باڵەوە یەتەوە بۆ دەست و سلاوی سەربازەکەیەوە چەند بابەتێکی تیا و ڕاهێنانێکی باشە کاک فاروق قسە لەسەر بیرۆکەی ئەم کتێبە بکەم بیرۆکەی ئەم کتێبە لە چیەوە سەرچاوەگەر بۆچی ویستت باز لە کولی عەسکەری کۆمەڵێک وێنە بە ئەرشیفکەی لە ڕێگای ئەم کتێبەوە چی وای لێ بەڕێزە کرد من بەڕاستی بە ئەرکی کەس خەڵکی ترم ئەزانی کە ئەوە بکەن چکەم بەڕاستی ئەو هەوڵەی کە هەڤاڵمان جەلال بۆ ئەم بابەتەی کردووە و ماندوو بۆتیایە هەستم کرد من نەوسێ چوومەتە کولی عەسکەری هەستم کرد کەسێک نییە ئەم ئەرکە قورس و گران و بە بەهایە بخاتە بەرچاوینەوەکانی داهاتوو دیارە ئێمە ئەگەر مێژوو نەنووسینەوە مێژوو ئەڕات و دەما و دەمیش وەک خۆی نامێنێتەوە من هاتووم لێرە وەکو خزمەتێک بە یەکێتی نیشتیمانی و خزمەتێک بە کولی عەسکەری ئەو ئەرکەم خسۆتە سەر شانی خۆم و بە ئەرکی خۆمم زانیوە لەبەر ئەوەی دەستە خۆش من لە 16 دەی نەوەسێ پەیوەندیم کورە بە کولی عەسکەریەوە لە پێش منە یعنی بە هەمووی 2 ساڵێک لەو فترەیە من ئاگادار نەبووم ئەویش من هەر بۆ کولی بۆ خولیەکیش تەقدیمم کرد بەڵام بە حکمەوەی ناوەکەم حرفی فاء کەوتە بەشی ئەخیرەوە من کەوتمە خولی دووەمەوە واتە لە سەرەتاکانی دامەزرانی ئەم کولیەوە بەڵێ لەبەرەوە ئەم کتێبە بۆیە حەزم کووە دەری بکەم یەکەم ماندووبوونی هەموو ئەو ئەفسرانە و کە ماندوو بوون بە ئێمەوە کە ئێمە پێگەیوین و بووین بە ئەفسەر هەر لە دەستەی دامەزرێنەرەوە لە دوای دەستی دامەزرێنەر کۆمەڵێک زابتی زۆر باش لە سوپای عێراقی هاتن پەیوەندیان کرد بە کولی عەسکەریەوە کۆمەڵێک ضابط صفی ئەلعاب و ضابط صفی مهذب يعني يعني جێگری ئەفسەری مەشق لەگەڵ جێگری ئەفسەری مەشقی وەرزش ئەمانە هەمویان پەیوەندیان کرد بە کولی عەسکەریەوە بۆ پەروەردەکردنی دەورەی 1 و 2 کە ئەم حاڵەتە بۆی من پێم خۆشە لێرا باسی بکەم ئەو کاتێک کە ئەوانە پەیوەندیان کرد بە کولی عەسکەریەوە ئەوە ئاسان نەبوو کە ئێمە لێرا باسی بکەین چونکە ترسێکی وا هەبوو و کاتە پیانە و تابووری 5 خەڵک متابعی ئەوانەیە کرد کە هاوکارن لەگەڵ پێشمەرگا بە جۆرێک لە جۆرەکان زیانیان پێبگەێنن بەڵام ئەوان چاونە ترسانە هاتن ئەم ئەرکان بەجێگیان و ئێمان پەروەردە کرد بەڕاستی لەو بارودۆخەنا هەموارە ئێمە باسی ساڵی 92-93 کە بەڕاستی سەرەتای ڕاپەڕین بوو ڕاپەڕین تاو بوو خەڵک هەر ترسی هەبوو لە سوپای عێراقی و لە حکومەتیان زۆر ڕاستە باشە کاک فاروق لەم کتێبەیە کۆمەڵێک وێنەی زۆری تایە کی هاوکارت بووە لە پێدانی ئەم وێنانە چۆن ئەم وێنانت کۆ کردوتەوە سەرجەمیان بەڵێ من بەو پێی کە پێشتر باسم کرد لە هەموو ئەو مێژووی کە نووسیمەتەوە زیاد نزیکی 30 ساڵە من 2 ساڵ خۆم بەشدار نەبووم ئەو 2 ساڵەش لەبەر ئەوەی کە چانس هاوکارم نەبووە لە خولی یەکا بم لە خولی دووە بەڵام بەو
هاوڕێیانەی کە لە خولی یەکابوون زۆر هاوکار بوون لەگەڵما بە پێدانی وێنەکان و لێرە ئەمێ دەستخۆشی لە چەند برادرێک کەم کە فەرماندەی ئێمە بوون یەکەمیان کاک لیوا حەمید کە یەکەم فەرماندەی کولی عەسکەریە و من لێرەوە زۆر زۆر دەستخۆشی لێکەم و زۆر سپاسی یەکەم بۆ هەموو ئەو دیکۆمنتانی کە ئەو یارەتی بە من دڵنیام کە تەنها لای ئەو ماوە ئەو بابەتانە فترێکی زۆری بەسەراتوە ئەوە یاک دووهەم کاک شوانی کوڕی کاک لیوا ڕوکن نەوشیروان ئەویش زۆر هاوکار بۆ لەگەڵما بەداخەوە تەندروستی کاک نەوشیروان وانە بوو کە من بتوانم بچمە خزمەتی و خۆم کۆنتاکتی لەگەڵا بکەم دواتر کاک لیوا سەردار کە ئەو ڕاگەاندنی کولی عەسکەری بۆ ئەو کاتە زۆر بابەت لای ئەو هەبووە ئەمانە زۆر هاوکار بوون لەگەڵ چەندێک سەرقاڵ بووی بۆ ئەوەی کەم کتێبە ئاو بە چاپ بگەینی لە کێ کۆم بیرۆکەیە لا دروست بوو لە کۆتایی ساڵی 2010ەوە من کۆمەڵێک بەڵێ کۆمەڵێک وێنە و ئەوانە لای خۆم هەبوو لەو کاتەشەوە پەیوەندیم بە برادەرەکانمەوە کەلەوانی خۆشبەختانە زۆر هاوکارم بوون لە پێدانی هەموو ئەو ئەمە بەرگی یەکەم بگومان بەرگی تریش شتەوە ئەبێ بەردەوام بێوانی ئەمانە لەسەر بەرگی یەکەم من لێرە هاتووم باسی خولی یەک ئەەکەم و دوو و سێ ئەمە خولی ئەکادیمی یعنی خوێندکاری لە 18 ساڵ بۆ 21 ساڵ بەڵام ئێمە چیمان هەیە ئێمە خولی فەرماندەییمان هەیە کە بەڕاستی ناکرێت ئێمە ئەم خولانە لە بەرچاو نەگرین یان باس نەکرێن ئێمە دوای ئەوەی کە تەخەڕوجمان کرد و دەرچین لە کولیای عەسکەری دواتر من خۆم کەسێک بووم لەوانەی گەڕامەوە کولی عەسکەری وەکو ئامر فەسیل و خولی یەک و دوو سێ و چوار و پێنج و هەتا بەردەوام بوون لە خولی فەرماندەیی هاتوون کە بەڕاستی خولی زۆر سەرکەوتووی تایە و ئەفسەری زۆر سەرکەوتووی تایە لەو خولانە لە بەرجی دووە باسی خولەکانی فەرماندەییەکە واتە بێ بەشی کەی هەبێ بەردەوامەوە باشە وەکو دوایین پرسیاری من لە یەکێک لە بەندەکانە باسی کۆنگرەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەی بەڵێ مەبەستان لی چێ لە نێو کۆنگرەدا چ پەیڕە و پرۆگرامی کۆنگرا لەگەڵ کۆلێژی سەربازی قەڵاچۆلان چیدا ئەڕژێتەوە باشە ئەم پرسیارە زۆر جوانە و لەوانەیە لە زۆر شوێنە ئەم پرسیارم لێ کرابێت بە هەڵەیان زانی بێت کە ئەوم داناوە بەڵام ئەگەر بێت و ئەم کتێبە چکە لەلایەکەوە بۆ ماڵی هێزێکی نظامی سەر بە حکومەتی عێراق ئێستا لەلایەکی دیشەوە بێ بڵین یەکێتی نیشتمانی کوردستان کە ڕۆڵی هەیە لە دابەزانی ئێمە ئەگەر ئەم کتێبی لەبەر دەستمانایە یەکسەر بچینە سەر وێنەکانی کۆنگرا من خەڵاتم کردوە بەڵام ئەگەر بیت لە سەرەتاوە پیای بڕۆیت وانە بۆ نمونە ئێمە کە لە کولی عەسکەری تەخەڕوجمان کردووە لەم شوێنانە ڕۆڵی بەرچاومان هەیە و زۆر لە زابتەکان لە ئەفسەرانی هاوڕێمان پۆست و پلەی باڵای زۆر بەرزیان هەیە لە حکومەتی عێراقیە لە حکومەتی هەرێما حکومەتی هەرێم لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی پێشمەرگە و لە ناو هێزەکانی هەفتا و لە ناو هێزەکانی هەشتا ئێمە لەو کتێبا کە باسی خولی یەک و دووسەکەین لە خولی یەکە لە کۆنگرەی دووە زیاتر لە 12 ئەفسەرمان بەشدار وە لە کۆنگرا بە وێنە دامناوە لە خولی لە کۆنگرەی سێە زیاتر لە 20 ئەفسەری خولی یەک بەشدار وە لە کۆنگرەکە ئەندامی کۆنگرە بوو ئەندامی کۆنگرە لە کۆنگرەی چوارە زیاتر لە 120 ئەفسەر بە ئەفسەری دەورەی فەرماندەییەوە لەگەڵ ئەکادیمیەکانەوە کە من خۆم کەس یەکێک بووم لە ئەندامی کۆنگرە لە کۆنگرەی چوارە لەبەرەوە ڕۆڵمان هەیە لەو مەجاالە ڕاستە ئێمە لە عەسکەرێکە ڕۆڵی تایبەت و شوێنی خۆمان دیارە لەم مەجاالەشە لە مەجای سیاسەتیشە ئێمە شوێنمان هەیە و پێگەمان هەیە و بەشدار بین لە کۆنگرەکانە بۆیە لێرە ناوم بردووە چەندەوتم دا پرسیار بەڵام کۆلێژی سەربازی قەڵاچۆلان تەنها بۆ پیاوانە بەدڵنیاییەوە لە ئێستاە بەڵام یەکێتی ژنان با بڵێن هێزی ژنانمان هەیە ئێمە لە فەرماندەی بەڵێ من خۆم ئامر فەسیل بووم لە خولی پێنجی کولی عەسکەریە پێنجی دەورەی فەرماندەی باڵێ خولی فەرماندەی پێنج عەسکەریە زیاتر لە 8 ئەفسەری خوێندکاری
ئافرەتمان لەگەڵەوە ژنمان لەگەڵ بووە کە لە ببوون و ئێستش بە خۆشحالی و ئێستش لە هێزی پێشمەرگەی ژنانە پۆستی باڵانەیە. ئەمە یەک ڕوونکردنەوە لەسەر ئەو کتێبە ئێمە کە باسی خولی یەک و دووسێ ئەەکەین باسی خولی یەک ئەەکەین بۆ هەر سێ خولەکە ئەگرێتەوە لێرە باسی یەکەمەکانیان وەی کە لە خولەکە یەکەم بوون لە هەموو مەجالەکانە دواتر باسی شەهیدەکان کە چەند شەهیدیانەیە وەک کۆچکردوەکانیان دواتر بە وێنە ئەو ئەفسەرانەی کە دەرچوون پۆستی باڵایان هەیە لەو شوێنانەی کە باسم کردوە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی هەفتە هێزەکانی هێشتا ئەم ئاوات پۆلێنمان کردووە و بۆ هەر سێ دەورەکە یعنی بۆ دەورەی یەک و دووسێ بە هەمان شێوە بەس و چاو خۆش بێت زۆر زۆر بەخێر بێت فاروق حەسەن محەممەد فەرماندەی لەوە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای بەردەوامی دەستە خۆش بێت کارێکی مەزنت کردووە ئەم مێژووە بێگومان ئاوا بە دۆکومنت بکرێت کارێکی گرنگە دوو ڕۆژی تر کاڵێن دوو ڕۆژی تر بەسمان لەڕێک 200 ساڵێکی ترەکرد کەسێک بێت توێژینەوەیەکی زانستی بکات لەسەر ئەم کۆلێژە ئەمەیەکێکە لە بەڵگە هەرە زانستیە گرنگەکان کە بۆ نێو ڕەفە و کتێبخانەی کوردی گرنگێکەکە گرنگی پێ بدرێت دووبارە سپاس بام بینی بچووکمان بیتێ یەک قوسی بچووک خاڵکمان بیت و من داوا ئەەکەم لە هەموو ئەو برادرانەی ئەو سەرکردانەی کە ئەم دەسەڵاتیان هەیە لەبەرەوەی کە کولیە ئەسکەری ڕاستە دامەزانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڤاڵمانجەلال بووە و لە دواترا پێشکەش کراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان پێم باشە ڕۆژی دامەزراندنی کولیە ئەسکەری بکرێ بە ڕۆژی دامەزراندنی سوپای کوردی لەبەر ئەوەی کە یەکەم کۆلێژی ئەسکەری کوردیە کە لە مێژووی کووردا دامەزراوە و یەکەم ئەفسەری کولیە ئەسکەری کورد لەوێ دەرچووە بووە بە ئەفسەر و بۆ بە فەرماندە داواکارم ئەمە بۆ هەموو ئەو برادرانەی کە ئەو دەسەڵاتیانەیە پێسەمە مڵکی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی کە بتوانین چۆن حکوومەتی عێراقی لە 6 کانونی ساڵی 1920ەکە سوپای عێراقی دامەزراندووە بووە بە ڕۆژێکی نیشتیمانی بۆ عێراق ئێمەش ئەم ڕۆژە بکەین بە ڕۆژێکی نیشتیمانی کوردی بۆ دامەزرانی سوپای کوردی دەستە خۆش بە دووبارە سپاس بۆ گەردی نیشتیمانی کوردستان تەنها لە دروستبوونی کۆلێژی سەربازی خەڵاتچۆلان دەستی نەبووە من پرسیارێکم کردوتم تایبەت بۆ بە ژنان کە خۆم 100% دڵنیا بووم کە تەنها تایبەتە بە پیاوان بەڵام وە نەبێت ژنانی وەلا نابێت لە بوارە سەربازەکەیشدا لە نێو فەرماندەیدا ئێمە هێزێکی تایبەتی ژنانمان هەیە کە لەوێشدا سەدان ژنی چالاک پێشمەرگە کە خاوەن شەهیدن ئێستا تام چرکە ساتەژەوان بەردەوامیان هەیە لە بەرەکانی پێشەوەی جەنگی دژ بە داعش و زۆرێک لە ئەو شەڕە قارەمانیانە و لە بەردیان تۆمار کردووە.